ڕێگای سەرەکی دەروازەی کفری بە دیوی کەرکووک و دیارەدا پڕە لە کەم و کورتی. ڕۆژانە هاتوچۆیەکی زۆری لەسرە و ڕێگای بازرگانیشە. گەرمیان بە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە دەبەستێتەوە. لە دوو زۆتی تاکو بەفرەقەی کارێ سەیتەرەکەی کارەزین ئاسایشەوانە ئەبینیت نییە کشتی قیرکریا ئێمە 2 کیلۆمەترمانما ئەم ئیشە زۆر جوانە کەوا کریا لێرانە داواکانن ئەم 2 کیلۆمەترشە تاوا بێت چکە زۆربەی حادسە ئەلەم مەسافەنی ئەلەم مەسافە یعنی با بڵێن لەم قەپانەوە تاکووە گەیەتە سەیتەرەکە لێرە حادسە زۆر ڕوێدات و ئەم ڕێگە تقریبان 15 ساڵە بۆ 16 ساڵە ڕۆ ئەم ڕێگە شکاوە چاک نەکراوە. خەتی دووزی لەسرە، کەرکووکی لەسرە، هەولێری لەسرە، تکریتی لەسرە، ئەگەڕێتەوە بۆ بەغدا ئاها بەرەو خوارەوە چێ بەرەو جەبارە و قەرەتەفا چییە؟ ڕێگە بەڕاستی زۆر هیلاکە، ڕێگەیە ناخۆشە. ئایا گەرەکمانە حکوومەتی هەریان بێ ئەگەر حکوومەتی ناوەند بێ ئەم ڕێگامان لە بۆ چاک بکەن. بەشێک لە ڕێگاکە لە کفریەوە بە دوو سایت کرا. لە دیوی خوورماتوویشەوە هەتا ئاوایی کارێز قیر کراوە. ئەوەی ماوەتەوە تەنها کەمترە لە 2 کیلۆمەتر و بڕیاری قیرتاوکردنیشی هەیە، بەڵام هێشتا هیچی دیار نییە. دیارە ئەو ڕێگایە وەک پێشووتر یەکێ بوو لە پرۆژەکان کە لەلایەن شارەوانی کفریوە بەشێکی جێبەجێ کراوە، بەڵام ئەوەی کە هەبوو مابووە لە نێوان ئەو دوو بەشەدا ئێمە هیچ بودجێکمان بۆ چاکردنی ئەو ڕێگایە نییە، بەڵام توانیمانە بە شێوەی گۆڕانکاری لەسەر پرۆژەی دووسایدی کەلار کفری ئەو بەشەیشە چاک بکەین. ئێستا چاوەڕوانی ئەوەی ناکە شایستەدارەکانی بەڵێندەر خەرج بکرێت تاوەکو بتوانێت لەو بەشەیشە دەست بەکار بێتەوە و ئەو بەشە چاک بکە. بە زمانی ئەو شۆفێرانەی هاتوچۆ لەو ڕێگایەدا دەکەن، ڕێگاکە لە خراپترە. هۆکاریشە بۆ لێکەوتنەوەی ڕووداوی هاتوچۆ. خەڵک ئەوەندەی لەدەست دێت داوا بکات، بەڵام گوێگریان نییە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.